بەناوی خوای گەورە و میهرەبان. من ناوم یوسف ئەحمەد مستەفا، تێبینەری ئەوقافی چۆمان. ئەو مزگەوتە و خانەقاشی پێدەگوترێ زیکر و خوداپەرستی تێدا کراوە. باڵەکایەتی خزمەتێکی زۆری کردووە بە تەریقەتی نەقشبەندی و بە تەریقەتی قادری. مێژووی دروستبوون و یانەوەتە ساڵی چەند ئەو کارەکراوە ئەگەڕێتەوە لە بۆ 100 تا 150 ساڵ و لە زیاتریش محتەمەلە لە باڵەکایەتی کاری ئەم شێوەیە کراوە. و ماگەکانی ڕەمەزان زیاتر ئەڵقەی زیکر و قورئان و کۆمەڵێک شتی خێر و چاکە و یعنی سەدەقات و کۆمەڵێک شتی دیگرین کەکرێتن. و باڵەکایەتی لەگەڵ وڵاتی دراوسێمان لەگەر ئێران تەچێ خانەقاکانی هەبوویە ئەوان ڕوویان لەمە کردووە، ئەمە ڕوومان لەوان کردووە. ئەو تەریقەتە لە مەولانە خالیدی دۆخۆ بنۆڕە مێژووی مەولانە خالیدی چەندە لەوێ ڕابڵاو بوویتەوە. ئێمە کەتینە لای خەلیفەی مەولانە خالیدی یەکەم خەلیفای کە حەزرەتی عوسمانی سیراجەدینی تەوێڵەیە لەوێن دەرێ ئەویش دوو کەڵی لێبووینەوە. ئێستا یەکێکیان بۆ بیارەی یەکیشیان بۆ تەوێڵەی و لەوێ ڕالۆ باغەکۆنی و لۆ هەڵەبجێ. باپیری ئێمە کە شێخ مەلەحەسەنە خەلیفەی شێخی سیراجەدین بووە، لەوێن دەرێ خزمەتێکی دێ لەوێ ئیجازەی وەرگرتێ و لەوێ هەڵبات هاتیتەوە ئەو داروسەلامەی بۆ دیاری کردی و دوای باپیرم هاتیتە خۆشکان لەوێ تەریقەتی قادری و نەقشی بەکارهینە. تەریقەی نەقشی ئەوەیە ختمیان کردیە. سبحەینە و هێواران بزانە سبحەینە 500 جار لا حەولە وەلا قووەتە ئیلا باللهیان کردیان، ئەوە نەقشبەندیە تەریقە. و 200 جاریش گوتیتیان سەلی الله علی النبی و ئالیه. ئەمە ئەوە دوایە زیکری قادریشیان کردیان لە دوای ئەو ختمای 300 لا إله إلا الله کردیە. بزانە 100 لا إله إلا الله 100 الله ئیدو چوار و ئیدو 100. ئەمە 300 ئەوە زیکری قادری بووە. ئەو هەردوو لە بەکارهینە. ئەو تەشی و خانەقانە لانەی برا پێشمەرگەکان بووینە، لانەی فەقیر و هەژاران بووینە، لانەی نەداران بووینە، لانەی ئەو کەسانە بووینە کەوا بێ شوێن و بێ حەوانەوە بووینە، لەوێ حەوانەوەیان هەبووە و هەر کەسێک نەخۆش ببایە، هەر کەسێک هاتبایە ڕووی لەوێ ئاکرد لە بۆ ئەوەی خوای گەورە شیفای لە بۆ بینێت. باو باپیرن هەر لە خزمەتی شەریعەت و تەریقەت داوەینە. ئەمە باڕەکەتی هەمووی خانەقا بووە. خانەقای ڕستێ مەلا خەلیفە عەبدوڕەحمان ئەویش هەر عایدی وان شە مەلا حەسەن شە مەلا کەرمی بووە. خانەقای لە وەردێ ختمە و تەهلیل کریانە مەلا محەممەدەمی بوو، مەلا محەممەد بووە، ئەو هەردوو خەلیفە بووینە ئەوەش هەر هات شە مەلا حەسەن شە مەلا کەرمیان کردیە. خانەقا و زیکر و تەهلیلیان تێدا کرایە.